سەبارەت بە کۆبنەوەکان وەکو وەزان هەر بەردەوام بوون ئێمە لەگە شانەی قەیرانەکانی عێراق لەگەڵ وەزارەت تەندروستی لەگەڵ یەکی تۆپی ئاسیا و لەگە فیفا اتحادی ئاسیاوی کە زۆر زەختی لە ئێمە کرد ئێمەش ئەو مەوعدەماندانە کە 3 بوو بەڵام ئێمە هەر لە گفتوگۆدابوون لەگەڵ شانەی قەیرانەکانی عێراق ئەو بوو پێش چەند ڕۆژێک ئێمە لە گفتوگۆ بەدابوون لەگەڵ هەرمی کۆبنەوەشمان کە لەگە ئەوان دەڵێ بە هیچ شێوەیەک ئێمە ناتان یارمەتیەوە بدەین خۆش دەزانی ینی دەبی زۆر ینی ئالۆزیش گەلک زۆرە بۆ ئەوەی کە تاقیمی مەلعاب و فەحسی یاریزانەکانەوە زۆر ئالۆزی هەبوو لەو مۆزوعە زۆر کۆسپیش هەبوو فەوە بوو دوێنێ کۆبنەوەکمان کرد وەکو یەکی تۆپی عێراق ئەوە بوو گەیشتە قەناعەتێک کە دەبێ هەڵوەشێندرێ ئەو خولە ئەو بوو بەڵام گوتمان دوای ئەوەی کە لە گەریانەکان گفتوگۆ بگەین و تیان بگەین کە ئێمە بۆچی هەڵماوەشاندووە ئەویش هەمووی بەڕاستی پێش هەموو شتێک ئەوەماندانە تەندروستی یاریزان و جەماوەر و ڕاهێنەر و هەمووان ئەوە پێش هەموو شتێکە ئەویش لەسەر نامەی فیفا و وەکو مرۆڤ ینی تو دەبی فکر ئەو شتە بکەی بەڵێ کۆبنەوەکە باشبوارینی بوو بخۆشزانانی هەر کۆبنەوەک معارز هەیە ئەوە هەیە بەڵام زۆرینە لەگە ئەو بکە هەڵوەشێندرێتەوە خۆی چەند پلانێکماندانایە ئەوەیە ئێستا ئەمە دەبی ئاراستەکردن لە ئەوەیە کە خۆلێکی تەنافوسی پێ دەڵێن بۆ یانەکان لە یەک شوێن کۆیان دەکەینەوە ئەو ڕێنمایانەی تەندروستی بەسەریان تەطبیق دەکەین بەڵام ئەویش بۆ مانگی هەشت احتیمال بکرێتن بەڵام ئەو کاتە هەر بەردەوامیش بۆ ئەو تەشەنەکردنی ئەوەی ینی بڕیاری تر هەیە ئەوەی ئەمە و تەنافسێ بۆ ئەوەی دەستنیشانکردنی یەکەم و دووەم و سێم و چارەم بۆ ئەوەی مستحقاتی ئاسیوی عەرەبی بیتن بەڵام ئەگە هەر نەبوو ئۆپشنی تر هەیە